سەرەتای هاوین ڕاستیەکەی ئەوە بوو کە دەورەکەی ئەوم بەرچاو کەوت و کە هەستم کرد ینی شتێکی زۆر گونجاو بوو بۆ من بۆی کاتە بوو بکارەوە چونکە وەزانی کە خوێندکارانی کە 12 بە شێوەیەکی گشتی زۆربەی کێشەی کاتیە وەک لە کێشەی کورسی مەنهەج ئەوە بوو کە منیش بەشداریم کرد لەگەڵ ئێوە و لەگەڵ شادەوەی هاوینیشم تا ڕادەیەک ئەکرد و لە هەردووکیشا باش بووم ینی بەڵام زۆر کات ڕاهێنانەکانی ئێوەم لە پێشتر داناوە وەک لە سەیەکە چکەوم بە زەڕوتر دانی ڕاستیەکەی تر الحەمدوللا ینی بە شازێکی چاوەڕوانەکراو کە ئەتوانم خۆشم تەسەورم نەئەکرد ئەوەنە باش بوو یعنی بیرمە لە سەرەتایە کە تاقیتان کردینەوە من لە بەرکردنەکەم پێم بێت 5 دقە بوو یان زیاتر بوو توانیم لاپەڕێک لەبەر بکەم ئیتر الحەمدوللا لە کۆتاییەکەیە ینی تەواو کۆتاییشیان ناوەڕاستی دەورەکەیە من گەشتە 3 دقە و 4 دقە و هەتا کەمتریشم ماشاءالله بەخوا بەزیادە ڕاستە من نشم توانێت بە تەواوەتی هەتا وەکومێ کۆتایی دەورەکە لەگەڵ ئێوە بم چونکە هەندێک عەمەلیات ئەوانە هەبوون و خۆش کەوتم بەس سوپاس بەخوا ینی تا مەرحەلەیەکی زۆر باش ڕۆشتم کە ئیتر بەشی ئەوە بوو کە بتوانم دەرەجەی پێ بێنم هەر بژی سەرکەوتووبی بەنسبەت ئەو ڕاهێنانانەی کە تۆ لە چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگا ئەنجامت دیاون ئایا بەڕای تۆ ڕاهێنانەکان هێندە کاریگەرە ئایا ئەو ئێستاکە بەشدار بوومان هەیە ئەڵێ ئایا بەڕاستی من ئەگەر بێتۆم ڕاهێنانانە بکەم فەرقەکەم بەڵێ ڕاستەکەی مامۆستاگیان یعنی ئەوە نەبێ من هەر لەگەڵ کاتی دەورەکە ئێوە ئەو ڕاهێنان ئەنجام نابێ هەتا وەکومی کاتی مەکتەبیش ڕۆژان لە ڕێگایە کە ڕۆشتم و قوتابخانە من ئەنجامیا و الحەمدوللا سوودێکی زۆر زۆر باشم پێ گەشتووە و یەکێک لەوانە کە من هەر خۆم حەساسیەتی چاویشم بوو یعنی هەتا لێرەوە بێڵێم کە سوربوونەوەی چاو و هەڵئاوسان یعنی زۆر ینی خراپ حاڵەکەم کە بەشداریم کرد لەگەڵ ئێوەیە کە ئەو هاوینش یعنی هاوینی پار زۆر زیاتر بە هاوینەکانی کە مانوو ئەبووم بۆ بەکارهێنانی چاوم هەم بۆ گەرما کە ئەچووم بۆ دەورە و هەمیش بۆ خوێندنەوە و کۆششکردن بەڵام ماڵەوە خۆشم سەرمان سوورما بوو کە ئەو حەساسیەتم بە هیچ جۆرە سەری هەڵنایەوە سوپاس بۆ خوای گەورە الحەمدوللا و زائیدەن زۆربەی تەکنیکەکان بۆ نمونە ژماردنی پێچەوانە بۆ نمونە لەبەرکردنی ڕقمی سارەکان من هەتا ئەو ڕۆژانش کە ڕۆشتم بۆ مەکتەب لە ڕێگای ئەمانم ئەنجامیاوە سوپاس بخوات ڕۆژانی تاقیکردنەوە ڕۆژانی ئاسایی سوپاس بخوانم ئەنجاماوە سپاس بۆخوا ئێستاکە ئەگەر تۆ ناوی ئەو تەکنیکانە ببین بۆ نمونە ڕاهێنان لەسەر خێرابینین خێرابیستن ڕاهێنان لەسەر سیستمی سەرەکی بەکارهێنانی فلاشکار کارهێنانی نەخشە زەینیەکان خودی ئەو ڕاهێنانانی کە ڕۆژانە ئەمان کرد لەسەر سەرنج و تەرکیز و خودی تەکنیکەکان و چۆنیەتی پەیوەستکردنی زانیاریەکان لە مێشکە ئایا بەنسبەت تۆ کە ئێستاکەوە چاوێک ئەخشێنی بە پرۆگرامەکە چی بوون ئەو شتانەی کە هەستەکەی تۆی وا لێ کرد کاتی کەمترت پێویست بێ یان لە کاتی تاقیکردنەوە خێراتر زانیاریەکانە بیرکەوێتەوە بەڵام مامۆستا من هەر لە کاتی سایکردنی ڕۆژانەیەکێک لەوانە بۆ نمونە من کاتم دانا بۆ لەبەرکردنی لاپەڕەیەک جاری وا هەبوو یعنی ئەمەم هەمیشە بەکارهێنا بەس هەنە جار ناچار ئەبوو چونکە کاتی کەم لە بەردەستا مابوو و ینی ئەرکێکی ڕۆژانەشی زۆرشم بوو کاتم دانا ئەمە دەبێت لە ماوەی ئەم 5 دقەیە من ئەم لاپەڕەیە بۆ من ئەحیا تەواو بکەم و لەبەریکەم کە الحەمدوللا هەرواش دەرەچوو پێچێکە ڕۆژانی ئاساییەوە بە 20 دقە زیاتریش لەسەری بمامایەتەوە بەڵام کە ئەو کاتم دانا سوپاس بەخوا ئاوایی بوو سەرەتا خێراشکردنەوەیەکم بۆ ئەکرد کە ئیتر دوایی ئەم خوێندەوە هەستمە کرد هەموو شتەکان دووبارە نستمە کرد ئەماها لەبەرم کردو ئێستا مراجعەیەکی یەکەم یان هەنێکات چاڵنجمە کرد بۆ خۆم ئەموت تەواو یەک جار ئەیخوێنیتەوە فڵانە جێر بۆ جێر ئەبێ بزانین چی جا نووسراوە ئەو وێنەیە یەک جار سێریەکەی ئەبێ بێتەوە سەر وەرەقەی خۆت بیکێشی بزانی چۆن بەنسبەت بەکارهێنانی تەکنیکەکان جیاوازی ئەو سعیەی کە تۆ لەسەر ئەو بنەمای ئەم تەکنیکانە کردوتە لەگەڵ ئەو سعیانەی کە جارانیش کردوتە و هەر ئیسفادەی هەبووە بۆ نمونە تۆ ساڵانی ڕابردووش هەر سعید کردووە بەڵام جیاوازی ئەکەی لە نێوان ئەو جۆرە سعیانەی جاران ئەتکرد و ئەم ساڵیش هەر هەندێکت بەکارهێناوەتەوە لەگەڵ ئەو سعیانەی کە بە تەکنیکەکانی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنی یادگە کردوتە ئایا جیاوازیەک هەبوو؟ وەڵام مامۆستاگیان زۆر چونکە من ینی زۆر کێشمە بوو لەگەڵ لەبەرکردنا یعنی ئەمتوانی لەبەریکەم بە زوو بیم ئەچوویەوە کێشەکەم ئەو بەس یعنی وام لێ هاتبوو کە زۆربەیان ناڵم زۆر مراجعەم بۆ کردبێتن کە لەبەرم ئەکردن ئیتر کاتی مراجعەکان ئەوە نەبوو بڕۆم دیسان و بیان خوێنمەوە هەر یەکسەر خۆم ئەمزانی پێوەی سەری کتێبەکە بکەم بە تایبەتی بۆ ئەدەبی کوردی بۆ ئەحیا ئەوانی کە زیاتر لەبەرکردنن یەکسەر خۆم ئەمزانی ینی بێ ئەوەی سەری بکەم فلاشکارم ینی زۆر سوود لێ بین کە ئەتوانم بڵێم ئیتر ئەیکرد بە
زەڵاتە دەرزەکە لەلام بەتابەتی بۆ ئەحیا بۆ عەرەبی بەکارم ئەهێنا ینی بۆ کاتی امتحانەکان کاتیشی بۆ گەڕاندنەوە جاروا بوو بۆ وەحدەیەکی عەرەبیم ئەکرد بە 20 فلاشکار ئێتۆ 20 فلاشکار ینی زۆریشی بۆ دابن نیر ساعتی بۆ دانی ساعت وەحدەیەک تەواوکەی تەسەوور ناکەی چەند کاتە بۆ گەڕێتەوە وزائدە من بۆ ژمارەش بۆ ساڵەکان بۆ شاعرانەی کە لە ئەدەبی کوردیەکە هەیە هەر ساڵێکی کەش ینی ئەوە زۆر ئیسفادەی هەبووە یانیش وێنەکردن بۆ شاعیرەکان ئیتر کە شعرەکانی تیا بوو بەرجەستە ینی چاوم ئەنوقان خاڵم بۆ ئەکرد بە جۆرێک لەسەر وەرەقەی امتحانەکەش هەڕێک خاڵەکە هاتە پێشچاوم ئێستا ینی دووشیشم بیر ماوە گوڵی ڕەش و تاریکی بوو ئەم دوو شاعیر بوون یەک شاعیر بوون وتم من لە تاریکەکەم گوڵێکی ڕەشم بەدەستەوەیە ئیتر بەوای لەم تێک نەچوو هەتا لە امتحانش هاتەوە بەڵێ ئێستاکە ئێمە تەلەبەکان زۆر جار کە هانیان ئەین بە تایبەتی ئەوانەی کە تەلەبەی دوانزان ئەڵین خەیاڵ بکە بۆ شتەکان ئەڵین فلاشکار دروستکە ئەڵین بۆ نمونە باوەڕت وابێ کە بیرتەکەوێتەوە کات دیاریکە ئەوەندەی تێبیریمان کردووە زۆرێک بە گوێمان ناکەن کاتێک پێی ئەڵی بۆچی نایکەی ئەڵێ ئاخر من کاتم نییە دانیشم خەیاڵی بۆ بکەم کاتم نییە فلاشکارتی بۆ دروستکەم ئایا بەڕای تۆ ئەمە مبەڕیرە یعنی چەندێک ئەم شتە ڕاستە ڕاستەکەی مامۆستایان یعنی پێچێت تەکنیکەکان زۆر بە سادە وەربگرن هەر خۆشی وایە تەکنیکەکان زۆر سادەن بەس ئەنجامی گەورە ئەیان بەدەستەوە ئەوە نییە بڵێ ئیتر مامۆستا ئاوا دێت و مێشکی تۆ بات و یان مێشکی دیکەێنێتەوە سری تۆ نا بە تەکنیکی سادە هەر خود گۆڕانکاریەکە لە خودی خۆت ئابینی من تاقیم کردەوە لە هاوینەوە تەوە بکە ئەنجامەکەیم بینی ئەنجام بە تەواوەتی دەستم پێوە گرت و وەکو ئەڵێ کردبووم بە خوێکی ڕۆژان ڕاستەکەی فلاشکارد ناتوانانی کاتی امتحانات خەریت فلاشکارد ئەبێ دروستی کرد بێت و مراجعەیان هەر بشیت ئێستا ئەگەر خوێندکاران بێ پێش ئەوە بۆ لە هاوینەوە کە تەمرینەکان لەگەڵ ئێوەیەکەن تۆ فلاشکار لەسەر دروست بێت یانیش کاتی خوێندن بەڕای من ئەتوان ڕۆژانی فریای فلاشکارد بکەون ئایا هەستەقی سیستمی سەرەکی کاریگەری هەبوو بێ لەسەرت بێگومان ئەرە وەڵای ینی هەتاوەکو هەندێک لە هەنێکیشان پێی هاوڕەکانم کردبوو بۆ ئیمتیحانەکان ینی کە هاتینە دەرەوە بڕواناکە چەند سوپاسی من سوپاسی ئێوەیان نەکرد بۆ ئەوەی کە ئەوە نەبووە بیرمان نەکەوتەوە بۆ خۆشم من کێشەم یعنی لەگەڵ لەبەرکردنا هەبووە یعنی جاری وا هەبووە ساڵانی پێشتر گریاوم بەسەریەوە نەخۆش کەوتم یعنی لە تاو سترێسەوەی کەوتمە بیرم ئەچێتەوە ئیتر بۆ حاڵە دەرەجە بەرز دەکەم تیانە بەڵام ئەمساڵ وەکو ئەڵێ هەر زۆر نۆرماڵەوەم گرتبوو ئەستن هەنێک کەسی نزیکە خۆشم دوای نەیەکرد دەرەجەیەوە باش بێنم چونکە ئەنوت چۆن ئەکریا هەنێک کاتە هاتمە دەرەوە سەرفیلمێکی ئینگلیزیەکەم شتێک لەو بابەتە ئەن چۆنە لە پۆل 12 کۆمەجای ئەو شتانی جیا بەڵام بەپێی کاتیش ئەوە نەبوو بڵام هەمیشە بەس خۆست بەخوا چون کاوای کاتی بۆ گەڕاندنەوە ڕێستەکانی زیاتر کردو بۆ ئەمتوانی زیاتر باشتر لە دەرزەکانە بۆ کاتی سایکردنەکان پێم خۆشە شتێک بڵێ یەکەم بۆ ئەو کەسانەی کە ئێستاکە خۆیان بەشداری چالاکردنەوەیان کردووە یعنی تۆ بەشداریت کردووە تەمرینت کردووە ئەنجامت دیاوە نەتیجەش یاوە بەدەستەوە ئامۆژگاری تۆ چییە بۆ بەشداربوانی چالاکردنەوەی مێشک و بەهێزکردنیان ئامۆژگاری من ئەوەیە کە ئینشاءالله ئەوانی بەشداریان کردووە ڕێگەیەکی ڕاستیان هەڵبژاردووە هەم لە ڕووی معنەویاتەوە کە مامۆستا بەڕێزەکان بەجددی زۆر واد لە یەکەم بڕابەخۆبوونە زۆر زیاتر بێ و تەکنیکەکانیش کە ئینشاءالله خۆیان ئەیبینن دەست بە تەمرینەکانەوە بگرن وەکو ئەڵێ یعنی زۆر بەجددیات زۆر وەی کە چۆن مەکتەبە نمرەی لەسەرەوە هەستکن کە نمرەی لەسەرە بەجددیاتەوە یعنی چۆن جهدێکی بۆ بکەن ئەنجامی بن گۆڕانکاری وە ئەبێت کە خۆشیان تەوقعینە هەر بشیت بەڕێزت لە ڕاهێنانی خێرابینینە ئایا تۆ ئەم ڕاهێنانت بە ڕێکپێکی ئەنجام ئەیە بەڵام مامۆستایان لەسەر چی ڕاهێنانەکەتە کرد من لەسەر قورئانی پیرۆز ئایا ئامۆژگاری تۆ چییە بۆ ئەوانەی کە تەلەبەی دوانزەن بەڕای تۆ ئەوان لەسەر قورئان بیکەن باشە یان ئەتوان لەسەر کتێبێکی وەکو ئەحیا بیکەن زیندەزانی خۆڕاستیگە لەسەر قورئان بکرێت باشترە بەڵام ئەوەشەکە لە دەست خوێندکارەکەکەیت خۆی چی بە باشدان لەگەڵ چیان مفتاح بوو ئەوە بکات یعنی ئێستا من بەشداربوومان هەیە ئەڵێ من بۆ نمونە موسڵمانم حەزەکەم قورئان لەبەرکەم بەڵام لە هەمان کاتا زەختێکی زۆرم لەسەر لە پرۆگرامەکەم ئایا بەڕای تۆ لێرە تەمرینەکەی لەسەر کتێبەکە بکا باشە یا لەسەر هەر قورئان بیکا باشە لەبەر ئەو خصوصیاتی کە لە قورئانە هەیە وەکو ئەوەی کە هەموو لاپەڕەکان یەکقەبارن مەسەلەن دێڕەکان یعنی ڕێخستنێکی زۆر تایبەتە قورئان کە کتێبێکی تر بەو شێوازە نییە بەڵام ئایا ئەگەر تو ئەو ڕاهێنانەی خێرابینت بینینت لەسەر ئەدەبی کوردی بکردایە یان لەسەر ئەحیا بتکردایە
بەڕای تۆ کاریگەری باشتری ئەبوو بۆ سەعیەکانت یان هیچ کێشە نییە کە لەسەر کتێبێ بێت؟ ڕاستەکەی مامۆستایان بەڕای من لەسەر قورئان بکرێت کە ئەو خۆشتان شازی کە خراپترە وەک لە کتابەکانیکە کە تۆ کە سەرەتا بە قورئانەکە دەست پێەکەی وەکو ئەڵێ تەمرینەکان بەوە دەست پێ بکەی دوای نەتیجەکەی لەسەر کتێبی مەنهەجەکەی خۆت ئەبینیتەوە لەو کتێبانی کە لە پرۆگرامەکەیان هەیە تۆ کاتی مەکتەب یعنی ئەگەر لێرە بە جوانی خەریبی کاتی مەکتەب ئەسڵا کاتیش لێ زیاد ئەبێ بۆ مەنهەجەکانی خۆت و کتابەکانە بۆیە بەڕای من لەسەر قورئان بکرێت باشترە چونکە ئیسفادەیەکی زیاتر ئەبێ دوای بۆ کاتی مەکتەب. هەر بژیت ئەی قسە چییە بۆ کەسانەی کە ئێستاکە بەشداری چالاکردنەوە ناکەن یان لەبەرەوەی باوەڕیان پێی نییە یان لەبەرەوەی ئەڵێن پارەکەی زۆرە بۆ کەسانی کە بەشدار نەبوون هێشتا؟ ڕاستەکەی ئیتر ئەبێت نمونەیەکو من ئەمسالی من یعنی ببێت بە دەرس بۆیان کە ئەلحەمدولیلا توانیمانە ئیسفادە باشەی لێ بکەین لە ڕۆدینیەکەیەوە لە ڕۆپەروەردەکەیەوە و ئاستی توانای مێشک و یارمەتیدانی ئێمە کە ئەلحەمدولیلا توانیمان ئەمە بەدەست بهێنین. مشکاریم ئەوەیە کە بەجددی مەبەستیش لە ناوهێنانی ئێوە ئەو بۆ کە بەشداری بکەن چونکە پێویست ئەو هۆشیارە هەبێ لە نێوان خوێندکارانی ئێمە ناکرێت هەر بە ستایلی ساڵانی پێشووتر تۆ سعی لە کاتێکا مەنهەجەکە و مەنهەجە نییە پێویستە توش لەگەڵی بڕۆ ئێمە وەساوین بەجددی یعنی من بەخۆشمەوە هەتا وەکومی ئێستش هەرەڵم پێویستە زیاتر و زیاتر ئەوە خۆم بەرەو پێش بەرم. مامۆستا شادی بەڕێستان لەنێو ئەو پرسیارانی کە زۆر جار تەلەبەکانی ئامادەیی هەیەە بەڕای تۆ شتێک هەیە بوشراخان ئاماژەی پێ بکات؟ السلام عليكم ورحمة الله وبركاته. عليكم السلام سەرچاو. زۆر پیرۆزبایەکی گەرم لەخات و بشراکەم ئینشاءالله ئەم سەرکەوتانەی لە قۆناغەکانی داهاتووی ژیانی شابینینەوە خی گەورە سەرکەوتو بکە یا ڕەبی. وەڵاهی مامۆستای بەڕێزم بە شێوەیەکی گشتی ئەو قوتابیانە بە تایبەت ئەوانەی کە ئێستا بەشداریان کردووە تازن زۆر ئەویان لا پرسیار بوو کە ئایا بەڕاستی ئەم خولەوە ئەکا ئێمەش ئەو نمرەیە بهێنین وەکو ئەو ئیتر زۆر دڵیشیان پێ خۆش بۆ ڕاستێکی ئیتر بە شێوەیەکی گشتی من حەزم کرد بزانم ئایا بە شێوەیەکی گشتی تەمێ نەخشەی زەینی پلاشکار وێناکردنەکان ئەو بابەتانەی دیکە کە لە یادگای خوێندراون دەستی ئاینتۆنڵی بە شێوەیەکی گشتی لە سەداتۆن دەستی بەم شتانەوە گرتووە لە سعیەکان چونکە زۆر کەس هەیە لە بەشداربووانی خۆمان دوای ئەوەی کە بەشداریەکە هەم ئەچێتۆ سەر ئەو ڕتمەکۆنەی خۆی بەڵام شتێکی کەم لە تەکنیکەکان یادگە بەکارەهێنی. پێم خۆش بوو بزانم بەڕێزیان تاسەند یعنی ڕۆڵێکی گەوری هەبوو ئەم تەکنیکانە لە بۆ شتەکانی ئەوە. خی گەورە سەلامەتیان کە یا ڕەبی. زۆر سپاس مامۆستایان. ڕاستەکەی من هەموو تەکنیکەکان ئەتوانم بڵم بەکارهێناوە یەکێک لەوانە بۆ من نەخشەی زەینی کە من بۆ زۆربەی وانەکان وەکو کورسکراوەی بەکارهێنا بوو کە لە کاتی ئیمتیحانی وزاری ئەمە هیچ ڕۆژانای مەڵین بەکارهێناوە بەڵام ڕۆژێک پێش ئیمتیحانی وزاری زیاتر هەوڵم ئەیە کە مەنهەجم تەواو کرد بێت و ئەوانە چۆمەی چای پێ بخشێنەوە کرد چونکە یعنی زۆر سوودم لێ بین هەنێشت کە بیر ئەچووە یعنی لێنا کە ئەزبینی ئیمتیحان ڕێک وێنەکە یاتە پێشچاوە و یانیش بابەتی خەیاڵکردن ئەوەشیان بەڕاستی من عەجیب سوودم لێ بینی بەتایبەتی بۆ ئەحیا بۆ کوردی بۆ کیمیا مانە زۆر ئیسفادەم لێ کردو ئەنجا بۆ ئەو شێوگانی کە لە کیمیا هەیە کە بەڕاستی وردن زۆرن الحەمدولیلا من توانیم بەکارهێنانی زۆربەی تەکنیکەکان یەکێک لەوانە وێناکردنەکان بووە یاخود نەخشەی زەینی سیستەمی سەرەکی کە الحەمدولیلا توانیمە بەکاری بێنم و نەتیجەیەکی باشی بێت. خی گەورە سەلامەت بکە یا ڕەبی. کۆتا پرسیار خات و بشراگیان جگە لەم تەکنیکانە لە یادگای زۆر شت ئەخوێندرێ بۆ تەنزیمکردنی ژیانی قوتابی بەتایبەت و ئەو کەسە بەڕێزانش کە دێن بە شێوەیەکی گشتی بەشداری ئەکەن لەوانە لە شێوازی دروستی هەناسەدان و ڕێکخستنی خەو و خۆراک و ئیتر ئەم بابەتانی کە واد لێ ئەکا یادگەیەکی تەندروستت هەبێ و ژیانێکی ڕێکخراوت هەبێ بەڕێزت تا چەند ئیستیفادە لەم شتانە کرد کە لەم بوارانەیە ئەخوێندران لە یادگەیە؟ بەڵ ڕاستەکەی مامۆستایان من بۆ مۆزوعی خواردن یعنی زۆر خواردن هەبوو کە من نەمزانی گوزیانێکی تا ئەو ڕادەیە کە الحەمدولیلا لای ئێوە کە بیستم وردەکەمم کردەوە چونکە وتم قەدەڵ قسەی مامۆستاواتم بیر ناچێت ناکرێتەوە ئەمە ئەوە بخۆیت 4 دەرەجەی بەرزیش بی ئیتر ئەوە موسی بوو لەسەر سیکەر بۆ خۆم بۆ ئەوەی ئەو خواردنانە هەر لە بەرچاوم بکەون کە ئێستاش نان خۆم نەکرد کاتی ئەو ئیمتیحانات
الحەمدولillah توانیم کە کەمی کەم و تاوای لێ هاترکیان بکەم بۆ نمونە شەکر بۆ نمونە هەندێک خواردن و گازیەکان و کۆمەڵێک بابەتی کەش کە الحەمدولillah ئەوان زۆر مەچیاوم ئەتوانم خۆم زۆر جستەییان هەستم بۆ گۆڕانکاریەک بدۆ چەند مرتاحتر ئەبی چەند خەوێکی باشتر ئەبێ دەستەکانت خۆش بێ خوا زۆر سوپاس دەستی تۆش بژمام بسەوی دەستەکانە خۆش بێ بشراخان جارێکی کە پیرۆزبایی دەکەین سەرکەوتوبی عەزیەتمان نای هیوادارم کاتت هەبێ بتوانی بەردەوامبی لەگەڵمان هەم خۆت ئیسفادە بکەی هەم ئیسفادەیەک بگەێنی بە بەشداربووەکان هەر سەرکەوتوبی زۆر سوپاس کە ئامادە بوویت زۆر سوپاس مامۆستا من هەر شتێک بە من بکرێ بۆ ئێوە بۆ خوێندکارانیش لەم ئاوات ئەکادیمی لە خزمەتیانان زۆر بخۆشحاڵیەوە سەلامەت بێ یاخوا خوای گەوران نمونەت زۆر کە سەرکەوتوبی ئینشاءڵڵا خوات لەگەڵ خوا بێ